ئەم کاتەوە کاتێکی ژیانتان باش بیدەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سێشەممە. سەرەتا سەردەری چەند هەواڵ. دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە چەند شاری کوردستان و ئێران، هەوڵی ژینگە دۆستانی پاوە بۆ دامرکانەوەی ئاگری دارستانەکانی ئەو شارە، پەرەسەندنی نائەمنی لە هەرێمی کوردستان و عێراق، وشکساڵی سەخت لە هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتەکانی ئێران و تورکیا، برینداربوونی چەند کەس بەهۆی هێرشی درۆنی لە ئەتاران، 75مین هەفتەی کارزاری سێشەمانەی نا بۆ سێدارە و بەیانیەی کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی دژ بە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤی. دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە چەند شاری کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 5 هاوڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد، سنا، ڕاسک و قەلعاتەلی سەر بە شاری ئەهواز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتەکان، 2 هاوڵاتی بە ناوەکانی سەید کەماڵ ئیبراهیمی خەڵکی نەغەدە و مامۆستای زانکۆی مەهاباد و یونس تەنهایی دانیشتووی ئەو شارە لە هێرشی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەرکراون. لە شاری سنە هەروەها شارۆمەندێک بە ناوی ناسح مستەفایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ڕەفێنراوە و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستانیە. لە شارستانی ڕاسک، هاوڵاتیەکی بەلوچ بە ناوی مەیسەم دینار زەهی تەمەن 18 ساڵ و لە قەلعاتەلی ئەهواز پارێزەرێکی دادگستەری بە ناوی دکتۆر ئیبراهیم پارسامهر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگەزراون. هەوڵی ژینگە دۆستانی پاوە بۆ دامرکانەوەی ئاگری دارستانەکانی ئەو شارە. ڕۆژی دووشەممە 9 پوشبەر ئاگر لە دارستان و لە وەرگەکانی شارستانی پاوە کەوتەوە و ژینگە دۆستانی ئەو شارە هەوڵی کۆنترۆڵکردنی ئاگرەکەیاندا. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ژمارەیەک لە ژینگە پارێزانی شارستانی پاوە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئەو شارە بە کەمترین ئیمکانات سەرقاڵی دامرکانەوەی ئاگری دارستان و لە وەرگەکانی ئەو شارن. بەڵام بەهۆی شاخاوی بوونی ناوچەکە و هاتنی ڕەشەبا نەیانتوانیوە ئاگرەکە کۆنترۆڵ بکەن. شانی باسە کە ڕێکخراوە ژینگەییەکان واتە شاری پاوە داوایان لە خەڵکی شارەکانی دەورەبەر کردووە بە هانایەنەوە بچن و یارمەتیان بدەن. پەرەسەندنی نائەمنی لە هەرێمی کوردستان و عێراق. شەوی دووشەممە 9 پوشبەر چەند هێرشی درۆنی و موشەکی کرایە سەر فڕۆکەخانەی کەرکووک، ئوردوگای پەنابەرانی زاخۆ و پاڵاوگای بیجی لە پارێزگای سەلاحەدین و بەهۆیەوە کارمەندێکی فڕۆکەخانەی کەرکووک بریندار بوو. بەپێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان، بە چەند موشەکی کاتیۆشا هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی کەرکووک و لە ئەنجامی و هێرشەدا کارمەندێک بریندار بووە. شەوی ڕابردوو هێزە ئەمنیەتیەکانی عێراق فڕۆکەخانەکەیان گەمارۆداوە و ڕایانگەاندوە کە دۆخەکە ئاساییە و گەشتەکان بەردەوامە. لە کەمپی دەرکاری زاخۆ کە ئاوارە ئیزەدیەکانی تێدا نیشتەجێن، بە درۆن هێرشکراوەتە سەر قوتابخانەیەک و تەنیا زیانی مادی لێکەوتوەتەوە. هەروەها بە 12 درۆن هێرشکراوەتە سەر پاڵاوگای بیجی لە پارێزگای سەلاحەدین، بەڵام ڕێژەی زیانە گیانی و مادیەکانی تا ئێستا دیار نییە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشانەی لە ئەستۆ نەگرتووە. وشکساڵی ساخت لە هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتەکانی ئێران و تورکیا. بەوتەی چالاکانی ژینگەی لە هەرێمی کوردستان بەهۆی وشکساڵی و سیاسەتە ئاویەکانی ئێران و تورکیا، باشووری کوردستان لەگەڵ قەیرانی کەماوی ساخت بەرەو ڕووبووەتەوە. چالاکانی ژینگەی دەڵێن لێدانی بەنداو بەڕووی سەرچاوە ئاویەکانی ئێران و تورکیا ڕووبارەکانی هەرێمی کوردستانی لە وشبوون نزیک کردوەتەوە. هەروەها کەمی ڕێژەی بارانبارین کانیاوەکانی وش کردووە و کۆچەریەکانی باشووری کوردستان کە لە ناوچە شاخەڵیەکانی باڵەکایەتی و برادۆز دەژیان ئاوارە و سەرگردان بوون. برینداربوونی چەند کەس بەهۆی هێرشی درۆنی لە تاران. شەوی دووشەممە 9 پوشبەر هێرشێکی درۆنی کرایە سەر ساختمانێک لە شارۆچکەی بەهشتی و بەهۆیەوە چەند کەس بریندار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، بەشێک لە فەرماندەکانی سوپای پاسداران لەو شارۆچکەیە نیشتەجێن و پاشەو ڕووداوە هەموویان بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. هەرچەند میدیا فەرمیەکانی کۆماری ئیسلامی هێرشەکەیان ڕەت کردوەتەوە و ڕایان گەاندووە کە سیستمە پەدافەندیەکانیان تاقی کردوەتەوە، بەڵام پەدافەندەکانی هەمەدان و چەند شاری دیکە ئێرانیش شەوی ڕابردوو چالاک بوون و هاوڵاتیان باسییان لە بیستنی دەنگی درۆن کردووە.
75مین هەفتەی کارزاری سێشەمانەی نە بۆ سێدارە. بەیانی ڕۆژی سێشەمە دەی پوشبەر بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە 47 بەندیخانەیەران بۆ 75مین هەفتەی بەردەوام دژ بە سزای سێدارە مانیان کرد. بەپێی زانیاریەکان دۆخی بەندکراوانی سیاسی بە دوای هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین و گواستنەوەیان بۆ زیندانەکانی دیکە کارەساتبارە و لە هەموو ئیمکاناتی ڕەفاهی بێبەشکراون. هاوکات شەپۆلێک لە سەرکۆت ڕفاندن و یادامی بەندکراوان لەژێر ناوی بەرەنگار بوونەوە لەگەڵ سیخوڕیەکانی ئیسرائیل دەستی پێکردووە و لە 4 ڕۆژی سەرەتای مانگی پوشبەردا بەلانی کەم 17 بەندکراو لە سێدارەدراون. هەروەها لە سەرەتای ساڵی 1404ەوە تا بە ئەمڕۆ 424 کەس ئێدام کراون و دەستگای قەزای ڕژیم هەفتەی ڕابردوو 18 کەسی لە سێدارەداوە. پەسەندکردنی گەڵاڵەی تازەی مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیش بەستێنێکی بێسنووری بۆ ئێدامی بەندکراوان ساز کردووە و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە کۆمەڵکوژی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە هۆشداری دەدەن. بەیانی کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی دژ بە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین. ڕۆژی دووشەمە نۆی پوشبەر کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی لە بەیاننامەیەکدا سەبارەت بە دۆخی نامرۆڤانەی بەندکراوانی سیاسی کەڵگوەرگرتن لە سیاسەتی سەرکۆت، تۆقاندن، ڕەفاندنی بە کۆمەڵی خەڵک و بێبەشکردنی زیندانیان لە مافە سەرەتاییەکانیان هۆشداریان بە دەستگای قەزاییدا. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە هێرشەکەی ڕۆژی دووی پوشبەر بۆ سەر زیندانی ئێڤین نیشانەی نادانی و لە ئەستۆنەگرتنی بەرپرسیارەتی بەرپرسانی دەسەڵاتێکە کە هیچ کات گوێبیستی هۆشدارەکان نەبوون. 7 ڕۆژ لەمەوبەر بەندکراوانی سیاسی زیندانی ئێڤین هۆشداریان بە بەرپرسانی ئەو بەندیخانەیەدا کە هاوکات لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران گیانی بەندکراوان لە مەترسیدایە و خوازیاری ئازادی بە مەرجی بەندکراوان ببوون، بەڵام بەرپرسانی دەستگای قەزایی و بەڕێوەبەرانی زیندان هیچ بایەخێکیان بەو هۆشدارە نەدا. کاتێک هێرشەکە ئەنجام دراوە 79 کەس گیانیان لەدەستاوە و بەرپرسانی زیندان لە کەش و هەوایەکی پڕ لە ترس و تۆقاندندا بەپەلە بەندکراوانیان بۆ زیندانەکانی دیکە گواستوتەوە. ئێستا ژمارەیەکی زۆر لە بەندکراوان لە خراپترین دۆخدا لە زیندانەکانی قەرچەک، تارانی گەورە، فەشافویە زیندانی کراون و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستیانن. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامەیەدا خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بۆ بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان پێش ڕوودانی کارەساتێکی گەورەی. نەبوونی شیری وشکی منداڵان لە دەرمانخانەکانی سیستان و بەلوچستان. 3 هەفتە بەسەر دەستپێکی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران تێپەڕیوەوە بەشێکی زۆر لە پێداویستیەکانی ژیان، دەرمان و شیری وشکی منداڵان لە بازاڕەکاندا نایاب بوو و لە سیستان و بەلوچستان خەڵک بە دوای شیری وشکدا سەرگردانن. بەپێی راپۆرتی حالڤەش دانیشتوانی پارێزگای سیستان و بەلوچستان لەدەست هەژاری، بێکاری و دەیان کێشەی دیکە وەزاڵە هاتوون، بەڵام بەرپرسانی حکوومەت لە جیاتی چارەسەرکردنی کێشەی خەڵک دەستیان بە سەرکوتی وەحشیانە بردووە و چالاکانی مەدەنی دەست بەسەر دەکەن. بەوتەی دانیشتوانی ئەو پارێزگایە دەرمان و شیری وشک بۆ منداڵەکانیان دەست ناکەوێت و گیانی هەزاران منداڵ کەوتوەتە مەترسیەوە. بانکرانی بەختیار ڕێزوانی چالاکی سنفی گەشتساران بۆ دادگای ئینقلاب. بەپێی راپۆرتی شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، بەختیار ڕێزوانی چالاکی فەرهەنگیانی گەشتساران لەلایەن دادگای ئینقلابی ئۆستانی کۆکیلیۆ بۆی ڕەحمەت بانگێشکراوە. بەپێی ئیبلاغیەی دادگای ئینقلاب ئەو چالاکە سنفیە ئەبێ لە ڕێکەوتی 11 پوشبەڕی 1404 خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێت و سەبارەت بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بەرگری لە خۆی بکات. جێگەی ئاماژەیە کە شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای ئیدانەکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی، خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و کۆتایی هێنان بە پەروەندەسازی بۆ چالاکانی ببورن بۆ چالاکانی کرێکاری و هەروەها سیاسی و سنفی بوو. گیانبەختکردنی 48 فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی دووشەمە نۆی پوشبەر ئەرتشی ئیسرائیل چەند ناوچەی غەزەی بەچڕی بۆردەمان کرد و بەهۆیەوە 48 فلستینی گیانیان بەخت کرد. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە فڕۆکەکانی ئیسرائیل ئاوارەکانی نێو مەدرسەی یافا و گەڕەکی تۆفحایان کردووەتە ئامانج و تەنانەت بەزەییان بە خەڵکی دانیشتوی نێوێرانەکانی تەنیشدەریا نەهاتووە. لە ئاکامی هێرشەکانی ڕۆژی ڕابردوو بۆ سەر چەند ناوچەی غەزە بەلانی کەم 48 فلستینی گیانیان بەخت کردووە و بەدەیان کەس بریندار بوون.
لە هەواڵێکی دیکەدا دادگای بریتانیا سکاڵای دامەزراوەی ئەلحەق کە سەر بە بزوتنەوەی ڕزگاری خوازی فلستینیە لەسەر کۆمپانیاکانی وەبەرهێنانی چەک و چۆڵ ڕات کردووەتەوە. قوربانیبوونی 12 کرێکار بەهۆی تەقینەوە لە هیندستان. ڕۆژی دووشەممە نۆی پوشپەڕ تەقینەوە لە کارخانەیەکی بەرهەمهێنانی مادەی کیمیایی لە هیندستان ڕوویدا و بەهۆیەوە 12 کرێکار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان تەقینەوەیەکی بەهێز لە کارخانەیەکی وەبەرهێنانی مادەی کیمیایی لە هیندستان ڕوویدا و لە ئەنجامیە ڕووداوەدا 12 کرێکار گیانیان باخت کرد و چەند کەسی دیکەش بریندار بوون. هەرچەند هێشتا هۆکاری ئەو تەقینەوەیە ڕوون نەکراوە، بەڵام پۆلیسی هیندستان ڕێگەیاندووە کە لێکۆڵینەوەکانیان لەو بارەوە دەستی پێکردووە. و سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی ئێزمیر لە تورکیا. ماوەی 2 ڕۆژە دارستانەکانی ئێزمیری تورکیا لە ئاگردا دەسووتێن و زیانێکی زۆر بەر کەرتی گەشتیاری و ژینگەی ئەو پارێزگای گەیشتووە. بە وتەی میدیاکانی تورکیا هەزاران هێزی ئاگرکوژێنەوە سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکەن، بەڵام نەیانتوانیوە ئاگرەکە کۆنترۆڵ بکەن و ئاگر بەرەو پارێزگاکانی دەوروبەر تەشەنەی کردووە. بەهۆی ڕووداوەوە چەند گەڕەکی شاری ئێزمیر چۆڵکراون و هەزاران کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. هەروەها پۆلیسی تورکیا لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوەدا کەسێکی دەست بەسەر کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەشاد و بەختەوەر بشین.